پەینی ئەندامی بە سووترین و بەهێزترین پەینە کە بەکاردەهێنرێت لە کەرتە کشتتوکاڵیەکاندا کە دروست دەکرێت لە پاشماوەی ڕۆڵەکەکان هەندێک جار یان پاشماوەی ئاژەڵی یان پاشماوەی ماڵان، بەڵام بەهێزترین نیشتیان پەینی پاشماوەی ئاژەڵیە، بە تایبەتی پەینی پاشماوەی پەلەوەریەکان کە سوودی لێ دەبیندرێت و بە سووترین جۆری پەینە لەبەر ئەوەی هیچ زانێکی بۆ ژینگە و بۆ پیسبوونی خاک نییە و بە پێچوانەشەوە بەهێزترینە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و بە سووترینە. بیرۆکەکەش هاتووە لە پرۆژەی خوێندنەکەمەوە کە خۆم ئیشم ڕاستەوخۆ لەسەر کردو بە شێوەیەکی ئەکادمی، دوای بەدەستهێنانی و ئەنجامانێکە ئێمە چاوەڕێ بووین. دواتر هەستین لە کوردستان بە شێوەیەکی عملی کردمان بە پرۆژەیەک و دامان مەزراند بۆ ئەوەی بتوانین سوودی لێ ببینین، لەبەرەوەی بەهێزترین جۆری پەینە کە بەراوردیکەین بە سەمادە کیمیاییەکان کە ئەوان زیانێکی زۆر بە ژینگە دەگەێن و زۆر جار دەبێتەوە هۆی دروستبوونی نەخۆشیێکی زۆر لە بەرهەمە ڕووەکیەکاندا، بەڵام ئەو سەمادە ئێمە بەرهەمی دەهێنین ڕاستەوخۆ پێچەوانەی سەمادە کیمیاویەکانە باشترین جۆری بەرهەمی ئۆرگانی دەدا بە بەرهەمە سەوزە و میوەییەکان و هەروەها بێ ئەوەی هیچ زیانێکیش بە خاک بگەێنێت و بە ژینگە بگەێنێ، بە پێچەوانەوە دۆستی ژینگەیە. دامەزرانی پرۆژەکەشمان دەگەڕێتەوە بۆ 2021 دوای بەدەستهێنانی ئەنجامەکان لە خوێندنەکەم بە شێوەی ڕاستەوخۆ هاتین کارمان کرد، نزیکی هەتا ئەو ساڵیش تەجروبەمان هەیە لە 2021 تا ئێستا تەجروبەی ئیشەکانمان هەیە لەگەڵ بابم هەستاین بە دامەزراندنی ئەو پرۆژەیە، لەبەرەوەی ئەو هاوکاری سەرەکی منە بۆ لایەنی میکانیکی و دروستکردنی ئامێرەکان، لەبەرەوەی بیرۆکەی هەموو ئامێرەکان کە بەکاردێهێنین بۆ دروستکردنی ئەو دوو جۆرە سەمادانە ڕاستەوخۆ لە بیرۆکەی ئامێرە ئەڵمانیەکانەوە وەرگیراوە، بەڵام بە شێوەیەکی کلاسیکی سناعی لە ناوخۆی کوردستان بابم دروستی کردوون.